بەڵام بەڕێزان پاشەوەی کە هەوڵی کودەتا درا لە تورکیا و دواتر سەرۆکایەتی ئەرکانی سوپای تورکیا و سەرۆکۆمار و سەرۆکوەزیرانی تورکیا هەوڵەکەیان بە شکستهێنان ناوهێنا و ئاگاداری هاوڵاتیانی تورکیایان کردەوە کە هەوڵەکە شکستی هێناوە بۆ گفتوگۆی زیاتر سەبارەت بەو دۆخی کە لە تورکیا دەگوزارێت فەخرەدین لۆتفی لە شاری ئۆسلۆی پایتەختی نەرویجەوە شارەزا لە کاروباری تورکیا لەگەڵمان دەبێت. کاک فەخرەدینم کاتت باش. پاش ئەوەی کە لە تورکیا ڕوویدا پێت وایە کە بارودۆخی تورکیا بەرەو کوێ هەنگاو دەرێت؟ ئەم کاتتان باش کاک حسێنی هێژە جووە سڵاو لە تواشەوانانی هێژە. لە ڕاستیدا سیاسەتە هەڵەکانی ئەردۆغان تورکیە بەرەو کارەسات برد، بۆیە بابەتێکی ئاساییە کە ئەم جۆر کۆدەتایە ڕووی بدات. دەزانین لە ساڵی بەڵێ ئەوە کە دەزانین لە ساڵی 2002ەوە کە پارتی داد و گەشە پێدان بە سەرۆکایەتی ئەردۆغان دەسەڵاتی گرتووەتە دەست، بارودۆخی تورکیا لە مەسەرەی چارەسەری دیموکراتیانەوە هەر بەرەو خراپی چووە. سەرەتا بڕیار وا بوو کێشەی کورد بە ڕێگای ئاشتی دیموکراتی چارەسەر بکات، بەڵام ئەو پەیمانەی نەبردە سەر و هەرچەند بۆ ماوەیەک لەگەڵ لایانی کوردی وتوبێژێک و دانیشتنانێکی بووە، بەڵام چونکە ئەردۆغان لە ئەساسدا ئاشتی خواز نییە، بە پێچەوانە گۆشەگیری لەسەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان زیاتر کرد. ڕۆژانە خاکی هەرێمی کوردستان بە بیانوهایەکی بێ بنەما بردمان دەکات، بەو شێوە کە دیتمان و دەیبینین کۆمەڵکوژیایەکە لە مانگی 1 و 2 ئیمساڵدا لە شارەکانی سلۆپی جەزیر سووری ئامێد ڕوویداوە و ئەنجام ئەدرێت بەردەوامە لە سەرکوتکردن و خوێنڕشتن گەلانی تورکیا. بەڵێ کاک فەخرەدین لەگەڵم بە تۆڕی پەیامنەرانی ئەنارتیش لە شارەکانی دنیاوە لەگەڵمان دەبێت. سەرنگ حارز بەرپرسی نووسینگەی ئەنارتی لە لەندەنەوە لەگەڵم دەبێت، هەروە بەرسان حەسەن پەیامدێری ئەنارتی لە برۆکسلەوە لەگەڵمان دەبێت و کاروان محەممەد لە شاری لۆگاتۆ لە سویسراوە لەگەڵمان دەبێت و هەڵگورد سەمەد پەیامدێری ئەنارتی لە پاریس لە فەڕەنساوە لەگەڵمان دەبێت. هەڵگورد لە فەڕەنسا چی دەوتێت سەبارەت بەو هەوڵەی کە لە تورکیا و بەو هەوڵی کودەتایی کە هەوڵیاندا حکوومەت بگۆڕن و دواتر سەرکەوتو نەبوو لە فەڕەنسا چی لەسەر دەوترێت؟ بەرپرسانی فەڕەنسی چی لە دوانێکی نوێیان داوە؟ بەڵێ ئەوەی هەیە لێدوانی وەزیری دەرەوەیە ژان فرانسوا ئاغیۆن کە باسی لەوە کردووە کە ئیرادەی گەلی تورکیا سەرکەوت بەسەر کودەتاسیەکان و هەروەها لە تویتێکدا زۆر بە توندی بە ناوی فەڕەنساوە ئیدانەی کودەتاکەی کرد و گوتی ئێمە دژی ئەو زۆرە کودەتایانین و دەستخۆشی لە خەڵکی تورکیا کرد، لە جەماوەری تورکیا کردکەوە بە بویەریەوە ڕوبەڕووی ئەو کەسانە بوونەتەوە کەوە کودەتایان ئەنجام داوە و شەوی ڕابردوش تەنها چەند خولەشێک دوای کودەتاکە وەزارەتی دەرەوە لە بەیاننامەیەکدا داوای لە هاوڵاتیەکانی کرد کە لە تورکیا نیشتەجێن بە هیچ شێوەیەک نێنە دەرەوە تاوەکو بارودۆخەکە بە شێوەیەک لە شێوەکان ئاسایی دەبێتەوە. بەڵام ئەوەی جێی تێڕامان و تێبینی شرۆڤەکارانی سیاسی فەڕەنسیە و هەروەها میدیای فەڕەنسی ئەوەیە کە کەمتر لە 38 کاتژمێر لە ڕوودانی ئەو کودەتایە فەڕەنسا ڕایگەیاند کەوا هەموو ئەو ئاهەنگانەی کە ڕێکخرابوون بە بۆنەی ڕۆژی یاخود جەژنی نیشتیمانی فەڕەنسا کە چواردەی ئەم مانگە بوو هەمویان کانسل کراونەتەوە و هەمان هەڵوەشێنراونەتەوە و باڵوێزخانەکەی لە ئەنقەرە داخست لەگەڵ 2 قونسولخانەی لە شاری ئیزمیر و لە شاری ئەستەمبۆڵ. ئەمە بۆتە جێی تێڕامان ئایا بەرپرسانی فەڕەنسا زانیاریان هەبووە لەبارەی ئەو کودەتایەوە یاخود تا ئێستا بەرپرسانی فەڕەنسا هیچ لێدوانێشان لەو بارەیەوە نەداوە، بەڵام هەڵوێستی ڕسمی حکوومەتی فەڕەنسا ئەوەیە کە ئەوان دژی ئەو کودەتاچیەکانن و دژ بە هەر هەوڵێکن کە بەسەر دیموکراسیەت و بەسەر خۆی بسەپێنێ بەسەر دیموکراسیەت و ئیرادەی گەلی تورکیا و پێیان وا دەبێت گۆڕانکاریەکان لە ڕێگەی سندوقەکانی هەڵبژاردنەوە بکرێ نەک لە ڕێگەی لولەی تفەنگەکانەوە. بەڵێ هەڵگورد لەگەڵم مێنەرەوە کاروان دێمەلای تۆ لە شاری لۆگانەوە لە سویسراوە لەگەڵمانی بەرپرسانی سویسرا چ لێدوانێکی نوێیاندا سەبارەت بەو بارودۆخی کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو لە تورکیا گوزەرە؟
بەڵێ چیا تورکیا بەهۆی ئەوەی کە پردی پەیوەندی نێوان ئەوروپا و ئاسیایە و هاوبەشێکی بەهێزی بازرگانی و چ لە ڕووی ئاسایشەوە چ بۆ سویسرا و چ بۆ ئەوروپاش بێگومان سەررجەم وڵاتان هەڵوێستی خۆیان نەبوو بەڵام سویسرا جیاوازتر لە وڵاتانی تر هەڵوێستەکانی بە فەرمی ئاڕاستی تورکیا نەکردووە تەنها ڕایگەیاندووە کە یۆهان شنایدەر ئەمان سەرۆکی ئەنجومەنی فیدراڵی بەوردی چاودێری بارودۆخی تورکیا دەکات و لە سەررجەم زانیاریەکان ئاگادار دەکرێتەوە بەڵام بەڕسمی تا ئێستا وەزارەتی دەرەوەی سویسرا و ئەنجومەنی فیدراڵیش هیچ بەیاننامەیەکیان سەبارەت بە ڕووداوەکە نەبوو لە میدیاکانیشدا لە دوو ڕۆ باس لە ئەو کودەتایە دەکرێت لە ڕووی ئەوەی کە ئەو زانیاریانەی کە ڕۆژنامەنووسانی سویسری بە تایبەتی تر لە ئەنقەرە و ئەستەمبوڵ و یان لە سەرانسەری تورکیاوە دەیگوازنەوە بریتە لەوەی کە تا ئێستا 2739 کەس لە کودەتاچیەکانیان بە تۆمەتی هاوکاری یان بە ئەنجامدانی کودەتا دەستگیر کراون و پێش دوو کات ژمێریش لە شاری دیار بەکرد 100 چەکداری تر دەستگیر کراون لە بنکەیەکی هێزی ئاسمانیدا کە گومانی پەیوەندیان لەگەڵ کودەتاچیەکاندا لێ دەکرێت لە ڕوویەکی تریشەوە چاودێران باس لە ئەگەرەکانی ئەو کودەتایە و دوای ئەوەش کودەتاکە چه سوودێکی دەبێت بۆ ئەردوگان لەو ڕۆوە باس لەوە دەکرێت کە تەنها هەفتەیەک یان کەمتر لە هەفتەیەک پێش ڕوودانی کودەتاکە بە شێوەیەکی زۆر مفاجی ئەردۆگان پەیوەندیەکانی لەگەڵ هەرێک لە ئیسرائیل و ڕووسیادا دروست کردەوە یان پەیوەندەکانیان ئاسایی کردەوە لە کاتێکدا کە لەگەڵ ئەو دوو وڵاتەدا ماوەیەکی زۆرە لە حاڵەتێکی نائاساییدا پەیوەندیەکانیان و واش چاوەڕیان نەدەکراوە بە زوویی کە پەیوەندیەکانیان دروست بکەنەوە لە ڕوویەکی تریشەوە باس لەوە دەکرێت کە ئەردۆگان ئەم کودەتایە دەکاتە فرسەتێک بۆی لە ڕووی سیاسی و سەررجەم نارانی خۆی سەرکوت بکاتەوە و هەر کەسێک کە نەیاری ئەردۆگان بێت و تەسلیم بە ئیرادەی ئەردۆگان نەبێت بە ناوی سەرکوتکردنیان بنبڕکردنی کودەتاچیەکانەوە دەتوانێت لە گۆشەیەکدا گیریان بکات هەروەها لە ڕووی ئەمنی و سەربازیشەوە ئەردۆگان دەتوانێت بەمە فرسەتێک وەربگرێت و ئەوانەی کە وەلای تەواوەتیان لە ناو سوپایە بۆ ئەردۆگانیە لە دەسەڵاتیان دوور بخاتەوە و سوپایەکی ڕادیکاڵتر لەوەی کە ئێستا هەیە بۆ تورکیا دروست بکات کە وەلای تەواوەتی بۆ ئەردۆگان نەبێت و لەگەڵ تەموحاتەکانی ئەردۆگاندا یەک بگرێتەوە. کاروان لەگەڵمان بمێنەرەوە دێمە لای تۆ بەرزان حەسەن لە بڕۆکسل بەرزان سەرکردەی وڵاتانی یەکێتی ئەوروپا چی نوێیان بێت سەبارەت بە ڕووداوەکانی تورکیا؟ بەڵێ دیارە پاش ڕووداوەکەی هەوڵی کودەتا سەربازەکەی تورکیا بەشێک لە بەرپرسانی باڵای یەکەتی ئەوروپا هەر دوێنێ شەو دیارە قسەی خۆیان هەبوو بەڵام بەشێکی تریان ئەم بەیانیە دیارە لە ڕێگەی بەیاننامە یاخود لە ڕێگەی پرێس کۆنفرانسی هەواڵیەوە لێدوانی خۆیان سەبارەت بە ڕۆژ و بارودۆخی تورکیا دەربڕیەوە. ئەمە سەرەتا لەوە دەست پێکەم لە دۆناڵد تۆسک سەرۆکی ئەنجومەنی یەکەتی ئەوروپا ئەمڕۆ لە میانی دەستپێکردنەوەی ڕۆژی دووەمی کۆبوونەوەی لووتکەی سەرکردەکانی ئەوروپا و ئاسیا کە لە ئێستادا لە مەنگۆلیا بەڕێوە دەچێت بە بەشداری 50 سەرکردەیە. دیارە لە کاتی دەستپێکردنی کۆبوونەوەکە دۆناڵد تۆسک وتارێکی تایبەتی هەبوو سەبارەت بە ئەو بارودۆخی کە لە تورکیا دەگوزارێت دیارە سەلەبانی ئەمڕۆ وتارەکەی پێشەش کرد و باسی لەوە کرد کە دیارە دۆناڵد تۆسک باسی لەوە کرد کە لە ئێستادا باسی لەوە کرد کە هیچ شتێک دیارە جێگای باسی لەوە کرد کە دیارە کودەتا بە هیچ شێوەیەک جێگای دیموکراتی ناگرێتەوە هەروە لە ئێستادا جێگای نابێتەوە هەروەها باسی لەوە کرد کە ئەوان وەکو یەکێتی ئەوروپا کە 27 وڵات لە خۆ دەگرێت هەر هەمویان پشگیری دیارە حکوومەتی هەڵبژێرراوی دیموکراتی تورکیا دەکەن هەروەها دیارە باسی لەوە کرد کە ئەوان دژی کودەتا سەربازیەکان لەلایەکترەوە دیارە ئەمێ باز لەوە بکەم هەر دوێنێ شەو کاژمێر 1.5 هەر زوو دیارە ناتۆ پەیمانی باکووری ئەتڵاسی دیارە قسەی خۆی هەبوو لە بەیاننامەیەکدا دیارە جنس ستۆلنبەرگ سکرتێری گشتی ناتۆ لە بەشی ڕۆژنامەوانی ناتۆ کە ئیمێڵی نار بۆ سەرجەم ڕۆژنامەوانان باسی لەو کرد کە سکرتێری گشتی ناتۆ هەر زوو پەیوەندی کردووە بە وەزیری دەرەوەی تورکیا کە دیارە پێی ڕاگەیاندووە کە ناتۆ بە هەموو شێوەیەک پشگیری حکوومەتی تورکیا دەکات و هەروەها ئیدانەی کودەتا سەربازەکەی تورکیا دەکات
دیارە ناتۆ هەر زوو هاتە دەنگ لەلایەکترەوە دیارە دەمەوێت باس لەوە بکەم هەر ئەمڕۆ چارلز میشێل سەرۆک وەزیرانی بەلجیکاش بە هەمان شێوە باسی لەوە کرد کە ئەوان وەکو حکوومەتی بەلجیکا لەگەڵ سەرجەمدام و دەستگا شەرعیەکانی تورکیان هەروەها داوای لە هاوڵاتیانی تورکیا کردووە کە دام بە خۆیاندا بگرن و بارودۆخەکە ئاسایی بکەنەوە هەروەها حکوومەتی بەلجیکا باسی لەوە کردو کە ئەوان بە هەموو شێوێک لە دژی کودەتای سەربازین لە تورکیا. بەڵێ بەرزان لەگەڵ بمێنەرەوە دەچمە لای سەرنگ حارس بەرپرسی نووسنگی ناوچەی لە لەندەن. سەرنگ بەرپرسانی بەریتانیا چاڵوێستێکی نوێیان هەبوو سەبارەت بە ڕووداوەکانی تورکیا. بەڵێ دیارە بۆریس جۆنسن وەزیری نوێی دەرەوەی بەریتانیا ئەم بەیانیە لێدوانێکیدا باسی لەوە کرد کە کەمێک لەوە بەر قسەی لەگەڵ وەزیری دەرەوەی تورکیادا کردووە هاوخەمی خۆی پیشانداوە و پژگیری خۆی پیشانداوە بۆ دامەزراوە دیموکراسیەکانی تورکیا هەروە داوای لە تورکیا کردووە کە بە هیچ شێوەیەک توندوتیژی و خوێنڕشتنی زیاتر ڕوونەدات و ئارامی لە وڵاتەکەدا بەرقەرار بێت. لە لایەکی دیکەوە باسی لەو کردووە کە وەزیری دەرەوەی تورکیا سوپاسی بەریتانیای کردووە بۆ ئەو پژگیریەی کە لە ئاستی نەتەوەی گرتوەکان و لە پێگەنی و دەوڵەتەکانی تردا بۆ تورکیای دەکات. لە لایەکی دیکەوە دیارە نزیکەی 2 ملیۆنی بۆ 3 ملیۆن هاوڵاتی ساڵانە سەردانی تورکیا دەکەن گەشتیار وەکو گەشتیار سەردانی وڵاتەکە دەکەن. لە ئێستادا زیاتر لە 50,000 هاوڵاتی بەریتانی لەوێن دیارە لە لایەکی دیکەوە باڵێز و کۆنسڵخانەی بەریتانی لە تورکیا قسەیان لەگەڵ کردو و ئاماژە بۆ کراوە کە هاوڵاتانی بەریتانی بە هیچ شێوەیەک نەچنە ناو شوێنە گشتەکان و نەچنە ناو خۆپیشاندانەکان و لە ماڵەوە بمێنەوە تاوەکو ئەتوانن تاوە ئەو کاتێک کە زانیاری نوێ لەسەر بارودۆخی تورکیا دەست دەکەوێت. لەلایەکی دیکەوە هێڵی فڕۆکەوانی بەریتانیا سەرجەم گەشتەکانی خۆی ئەمڕۆ ڕاگ لە نێوان تورکیا و بەریتانیادا هەرچەندە ژمارەیەک لە هێڵی فڕۆکەی دیکە هێشتا گەشتەکانیان هەیە بۆ هەندێک لە شارەکانی دیکەی تورکیا. لەلایەکی ترەوە دیارە بەگشتی لە بەریتانیا بۆریس جۆنسن کە تازە بۆتە وەزیری دەرەوە پێشتر هەندێک ڕەخنەی لە تورکیا گرتووە لە ئەردۆگان بە تایبەتی گرتووە بەڵام پاژەوەی کە بوو بەس جارە و کاتێک کە پێشەوەی بێ بە وەزیری دەرەوە بەڵام پاشێک کە بوو بە وەزیری دەرەوە تورکیا دیارە باسی لەوە کردووە کە ئەوان لەسەر ئاستی کەسایەتی مامەڵ لەگەڵ حکوومەتی بەریتانیا ناکەن بەڵکو وەکو ئیشێکی پیشەیی مامەڵی لەگەڵدا دەکەن وەروە باسییان لەوە کردووە کە ڕەخنەی ئەویان لە بۆریس جۆنسن گرتووە کە ئەم پژگیری لە کوردەکان گرتووە لە بەتایبەتی لە پەکەکە گرتووە و ئەوان پێیان هیواخوازن کە تورکیا بە هەر بەریتانیا بەردەوام بێت لەسەرەوەی کە پەکەکەەوە کێزیی تیرۆسی تەماشا بکات. دیارە ئەمە قسەی وەزیری دەرەوەی تورکیا یاخود دەسەڵاتدارانی تورکیایە واتە هەرچەند ئەمە چەند ڕۆژێکە وەزیری دەرەوەی بەریتانیا بۆریس جۆنسن لە پۆستەکەی خۆیدایە بەڵام دیارە ڕوودانی ئەم کودەتایە کاریگەری نەبوو لەسەر و پەیوەندیە و هەروە قسانی کە کردوێتی لەسەر ئاستی پیشەییدا کردوێتی. بەڵێ سپاس سەرنگ دەستگەڕێمەوە لای میوانەکەم فەخرەدین لوتفی لە شاری ئۆسلۆ لە نەرویج شارەزە لە کاروباری تورکیا. کاک فەخرەدین یعنی بۆچی لەم کاتەدا هەوڵی کودەتا درا لە تورکیاوە شکستی شیێنە؟ دەتوانین بۆ ئەوەی کە باشتر کودتایە بناسیین بگەڕێنەوە بۆ ڕابردوو مێژووی تورکیا. لە تورکیادا لە 50 ساڵی ئەخیرە بە شێوەیەک بەم کودتا ناسەرکەوتووەی شۆکە بیشمێرین 5 کودتا ڕووی داوە. لە کودتاکانی پێشووە کە هاتوون ئەرتش کودتای کردووە ڕاستەوخۆ حکوومەتی نەگرتووەتە دەست و دەسەڵات ناگرێتە دەست ئەو دێت دەسەڵات دەست بەدەست دەکات لە حیزبێکەوە بۆ حیزبێکی دیکە و ئەم سیاسەتە غەڵەتانەی دوای ڕۆژی ئەردۆغان ئەو مەترسیەی خستە سەر هەندێک لە نظامیان و لە ئەرتشیان کە خەریکە بەرژەوەندی تورکیا ڕوو بە خراپتر دەڕوات بەو شێوە ئەقدامێکیان کردووە کە تورکیا لەو بومبەسی سیاسیە دەربێرن و بەڕای خۆیان دەیانوت کە حزبی باشترمان هەیە بۆ ئەوە کە دەسەڵات بگرێتە دەست و تورکیا لەم بارودۆخە بێرێتە دەرە. بەڵێ کاک فەخرەدین لە سەرەتاوە سوپای تورکیا باسییان لەوە کرد کە دەیانەوێت دیموکراتی بۆ تورکیا بگەڕێنەوە.
ئەنی بۆچی ئەم دروشمیان هەڵبژاردە بوو کودتا چارەسەر نییە بەڵام پراکتیزەکردنی دیموکراتیە و بەنظری من چارەسەریکردنی ئەم گەلی کورد کێشەی گەلی کورد هەرە ڕاستە بۆ تەواوی گەلانی ینی چارەسەری هەرە ڕاستێکە بۆ تەواوی گەلانی تورکیا نە بە ئەنجامدرانی کودتا. بەڵێ کاک فەخرەدین ینی هیچ کاتێک هیچ کودەتایەکی سەربازی توانیوێتی حکومەتی دیموکراتی بێنێت لە مێژووە ئەو شتەمان دیوە و ئیسبات کراوە کە هیچ کودەتایەکی سەربازی ئەنجامێکی باشی نەبووە بۆ ئەو وڵاتە و دیموکراتی ینی دوور لە دیموکراتی بووە داهاتووی ئەو وڵاتە. بەڵێ کاک فەخرەدین حکوومەتی تورکیا چۆن دەتوانێت ئەم بارودۆخی کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو هەوڵێک بۆ کودەتاوە کۆتایەتنی بەدەسەڵاتی ئاک پارتی دراوە دواتر شکستیانە چۆن دەتوانێت ئەم دۆخە تێپەڕێنێ و دەبێت چی بکات؟ بەڵێ من ئاک پارتی هەلێکی بۆ هەڵکەوتووە کە دووبارە پێداچوونەوەیەکی ببێت بۆ سیاسەتهای هەڵە و غەڵەتی خۆی و بتوانێت چارەسەری ئەم کێشەی بە تایبەت کێشەی گەلانی تورکیا بکات کە بە تایبەت گەلی کوردە ئەو دەتوانێت ڕای هەندێک لە بەرپرسانی نظامی و سیاسی وڵاتی خۆی ڕابکێشێ ڕووبەخۆی کە دەتوانێت ئەو دەسەڵاتە بگرێتە دەست ئینا مێژووی تورکیا نیشانی داوە ئەمە دوایین کودەتای نییە کە سوپا دەیکات و ئەرتش دەتوانێت بە ئەنجامی بگەێنێت بەڵام ئەم کاتە وەک پڵتۆکێک دەتوانین پڵتۆکێک بووە بۆ ئەردۆغان کە خۆی هۆشیارتر کاتەوە تا بتوانێت تورکیا لەم بارودۆخە بێرێتە دەرێجا دەبێت چاوەڕوان ببین بزانین ئەردۆغان لە هەلێکە بۆی ڕخساوە چۆن ئیسپادەی خۆی لێ دەکات. بەڵێ کاک فەخرەدین کورد هەدەپا چه هەڵوێستێکیە بۆ هەڵوێستەکەت چۆن خوێندەوە؟ بەڕێز سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی هەدەپا هەڵویستێکی جوان و زۆر گونجاوی هەبووە بەوەی کە لەبارەی کودەتاوە کودەتاچیانەوە قسەی کردووەکەن کودەتاچیان نیان هەوێت دیموکراسی وەدیبێنن بەڵکو دەیان هەوێت دەسەڵاتی نادیموکراتیە کە ئەلئانە بەدەست پارتی داد و گەشەپێدانی تورکیەوەیە و ئاک پارتی بەڕێوەی دەبات بیخەنە ژێر دەستی خۆیان کە زۆر ڕاستە بۆ چوونێکی لە واقع ڕاست. بەڵێ کاک فەخرەدین ینی سەرۆکوەزیرانی تورکیا بیناڵیان درم باسی لەوە کرد کە فەتحوڵا گولەن سەرکردەی تیرۆریستەکانە و ئەوانی تاوانبار کرد بەوەی کە لە پشتی کودەتاکەوە بن بەڵام لە بەرامبەردا گولەن ڕەتی کردەوە کە لە پشتی کودەتاکەوە بوو بێت. لە ڕاستیە گۆلان خۆی قوربانی کودەتایە ئەو ناتوانێت کە ینی ئەگەر دەسەڵاتیشی ببێ هەند چەند کە گوڵان زۆر دەتوانێت تەئسیرگوزار بێت لە سیاسەتەکانی ناووەڵاتی تورکیەدا و هەروەها سیاسەتی دەرەوەی تورکیەدا بەڵام عەبدوڵڵا گوڵان بۆ خۆی چونکە قوربانی کودەتایە هەرچەندێ خۆیشی بە کودەتا هاتووەتە سەرکار ئەوەیە کە ئەو تۆمەتە ئەلئانە بە عەبدوڵڵا گولانەوە ناچەسبێت. بەڵێ کاک فەخرەدین گەر بە کورتی وەڵام بیتەوە کودەتاکە و شکست پێێنانی چ کاریگەریە یاخۆ چه زیانێک بە تورکیا دەگەێنێت کەوەک دەزانی تورکیا وڵاتێکی گەشتیاریە. تورکیا بەڵێ وڵاتێکی گەشتیاریە بەڵام پێشتر ئەم هەلا کە بیتوانایە لە گشتیارێکی زۆرتر ئیسفادەکات ئەردۆغان بەبایدا بوو ینی ئەوەی کە دژایەتی لەگەڵ رووسیەدا هەروەها سەرکوت و خوێنڕشتی گەلی کورد چەند تەقینەوە گومان بوون لەسەری کە هاودرسی داعشە ئەوانە گشتی ئەوانە بوو بەهۆی ئەوە کە ئیمساڵ تورکیا زەرمەند ببێ لە سەنعەتی توریست و توریسمە و بەم کودەتا بە تاکیدەوە تورکیا بارودۆخێکی زۆر زۆر ناسایی دەبێت لە بواری ئابووریۆ چونکە دەچێتە ناو خاڵێکەوە کە
ئەو ئەعتمادی گەشتیاری لێ سندراوەتەوە حتا بۆ چەند ساڵی داهاتوویش گەشتیار ناتوانێت ئەعتمادە بکات و بەرە وڵاتێکی وەکو شلێژاوی وەکو تورکیا بڕات. بەڵێ زۆر سپاس بۆ فەخرەدین لوتفی لە شاری ئۆسلۆی پایتەختی نەرویج شارەزا لە کاروباری تورکیا لەگەڵمان بووی. هەروە سپاس بۆ تۆڕی پەیامنێرانی NRT سەرنگ حارس بەرپرسی نووسینگی NRT لە لەندەن و هەروە هەڵگورد سەمەد پەیامنێری NRT لە پاریس و بەرزان حەسەن لە برۆکسل و کاروان محەممەد لە لۆگانۆ لە سویسرا. سپاس بۆ ئێوە کە لەم گەشتەی هەواڵەکان لەگەڵمان